کابینێش هەر تاواکەری کابینەکانی دیکەیە لەبەرەوە نێوماڵی کوردی پەردەوازێکی زۆری پێوە دیارە پێویستە خۆیان ڕێک بخەنەوە نێوماڵی کوردی ڕێک بخەن و لایەنەکان یەک ڕەنگ بگەڕێنەوە بەغدا واز لە دەستکەوتی شەخسی و حزبی بینن من هەستم زۆر بەدەخە ئەو ناو یەکڕێزیە ئەو ناو ماڵی کورد یەکڕێز نەبوونەی کە ئێستا هەیە کێشایەکی زۆر گەورە بۆ کورد دروست دەکەوە بۆ حتا بۆ هەرێمی کوردستان دروست دەکەوە چ لە ناو خۆی کوردستان چ لە دەرەوەی کوردستان چ لە ناو بەغدا چ لە هەرێمی کوردستان زۆر بەدەخەوە ئێمە دەبینین کە ناهەلوێستیەک هەیە نایەکڕێزیەک هەیە ناو ماڵی کورد. عادل عەبدولمەهدی کەسێکە کە لە کورد دۆستی کوردە و نزیکە لە کورد بۆ ئەوەی کە بتوانین یارمەتی کوردستان بدرێت یعنی مافەکانی کورد لە عێراق بدرێت پێویستە هەموو حیزبەکانی خۆمان هەموو لایەنەکانی خۆمان یەک بگرن.